تاوکو ئێستا ڕێژەی دەنگدان زۆر کەمە. من لە چەند قوتابخانەیەک کە بەدەستچوون کردو ئێستاش بنە لە قوتابخانەی بارزانی نەمرم لە گەڕەکی ئازادی لە کۆی 2663 کەس تەنها 380 کەس تاوەکو کاژمێر 45 خولەک دەنگی داوە. بەجێرەوە ئامارێکە بۆ من هاتووە لە ئێستادا لە قوتابخانەی 11 ئەیلول بەتەنها لە ڕێژەی سەتادا دەنگ دراوە لە بنکەی مەموندەباغ 420 کەس دەنگی داوە لە کۆی 3722 کەس لە قوتابخانەی بارزانی نەمر لە گەڕەکی ئازادی کە لە 2663 دەنگ پێک دێت لە 5 وێزگا دەنگدەران توان دەنگی خۆیان بدەن کە هەر 4 وێزگەیان 550 دەنگ دەر و وێزگەی کۆتاییش 463 کەس دەتوانێت دەنگ بدات و مافی دەنگدانێ. لە وێزگەی یەکەم 76 کەس دەنگی داوە، لە وێزگەی دووەم 73 کەس و لە وێزگەی سێەم 75 کەس و لە وێزگەی چوارەم 94 کەس، لە وێزگەی پێنجەمیش 62 کەس تاوەکو کاژمێر 45 خولەک دەنگی داوە. بە کۆی گشتی دەکاتە 380 کەس لە کۆی 2663 دەنگ لە قوتابخانەی بارزانی نەمر تاوەکو کاژمێر 45 خولەک بەڕێژەش دەکات نزیکەی 11.4% لە سەدای ئەو دەنگانێک کە لە نێو قوتابخانەکەدا هەیە.